ئەو گۆرانیا تایبەت پێشکەشەکەم بە ڕۆژی لەدایکبوونی کاکە سامان سەنگکەزینی سامان تایبەت پێشکەشەکەم بە چاوەکان سۆران ئارادوو گۆرانی تایبەت پێشکەشی بێ ئەندامان ماندنی فیلم تەشریفاتی و پریس سنتەری مەریوان ئەوەی بینەر و بەسەری بەڕێزە چاوەکان کاکە محەممەد کوڕی کاکە سەیوان ماندنی فیلم گالۆری بووک پێشکەشی بێ چاوەکان پەیمان وەفایی و زائر وەفایی لە شارە جوانەکەی کرماشان وەفایەکان چاومان چاو بژێ مامۆستا سامان سلامات خداد لقلبي سفر سلامات خداد لقلبي ياري نازاري أقعد لخوتي ياري نازاري أقعد لخوتي بشي على دو تایبەت پێشکەشی بێ على دو چاوانە خاڵ سامان ڕۆژێ تۆ دەڕۆی بەبێ ئاگایی ڕۆژێ تۆ دەڕۆی بەبێ ئاگایی ڕۆژانی خۆشی زودێ کۆتایی ڕۆژانی خۆشی زودێ کۆتایی سەفەر سەلامات خودات لەگەڵ بێ سەفەر سەلامات خودات لەگەڵ بێ یاری نازارێ أقعد لخوت بي ياري نازاري أقعد لخوت بي چاوان على دو جي هيدل بابان بي منت كربابان هيدل بابان بي منت كربابان منت خست شوية كايقان واقان منت خست شوية كايقان واقان ضلي ديوانا ليب وبدان هرويش ضلي ديوانا ليب وبدان هرويش سوى اللاي كرديم لقوم ولا خيش سوى اللاي كرديم لقوم ولا خيش ضلي ديوانا ليب وبدان هرويش سوى اللاي كرديم لقوم ولا خيش سوى اللاي كرديم لقوم ولا خيش کاکە شعیب ناوی کاکە ئەرکان کاکە ڕێکەوت دەستخۆشی لە کاکە هێمنی جێرسەقی چاوانە کاکە هێمن چاوەکان کاکە سامان پیرۆز بێ خاڵۆ سامانجیان من دنیام بۆ چەس ماڵ دنیام ناوێت من دنیام بۆ چەس ماڵ دنیام ناوێت نابێ بەو ڕۆژە لەگەڵ خۆمە بێت نابێ لەو ڕۆژە لەگەڵ خۆمە بێت ماڵ دنیام بۆ چەس بۆ تەنیا شەوێت ماڵ دنیام بۆ چەس بۆ تەنیا شەوێت خەزای شاوانێت با لە خۆم کەوێت خەزای شاوانێت با لە خۆم کەوێت ماڵ دنیام بۆ چەس بۆ تەنیا شەوێت خەزای شاوانێت با لە خۆم کەوێت خەزای شاوانێت با لە خۆم کەوێت سۆران ئارادوو بۆ ڕۆژی لەدایکبوونی کاکە سامان سەنگکەزینی
ڕۆژی لە دایکبوونیشی پیرۆز بێت ئەندامان ماندنی فیلم تەشریفاتی و بریز سنتەری مەریوان کاکە ڕێگۆت کاکە ئەرکان کاکە شۆیب چاوە تەرەدارەکانای لیمۆزیک تەک بە تەکیان منت کربابن هی دل بپن بی منت کربابن منت خست شویه کاریگن واگن منت خست شویه کاریگن واگن دڵی دێوانم لێم بووە بەدەروێش تەوەلای کردێم لە قەوم و لە کێش تەوەلای کردێم